با بچینەوە سەر دوورخستنەوەکەت خێزانەکەت و مناڵەکانت لەسەرەوەڵێن چی دیارە ئەوانی ژەگرێتەوە بەڵێ بۆ ئەوان یعنی وەکو ئەزمەیەکە ئێستا چونکە هەموو 24 ساڵ لە ئۆسلۆ ئەژین و هەموو خوێندنیان لێرێ و ئیشیان لێرێ و ئەنجا هەموو ئیشی سربەخۆی خۆیان هەیە و دوورکەوتنەوەکەی منیش دوورکەوتنەیەکی تا ڕادێک بە نەزەری ئەوانیش خەتەرە چکە من چوار محاولەی تر بڵێن کە کراوە لەسەر کوشتن دوانی نەرویجەکانیشیان کە پێشتر وتویانە ئەمە ماڵی مەراکرەکارە لەسەر ئینتەرنێت ئەمەش حساب بانکیە 400 کەس نەرویجی ئەنجا تکایە پارە بدەن بۆی قاتڵێک بەکرێ بگرین بۆ کوشتنی مەراکرەکار ئەنجا کە نووسیوشانە ماڵ و مناڵەکەشی بەور گوڕی خۆڵۆبیان هێنین دەرەوە تا لە وڵاتیان کەینە دەرەوە زۆر حاقیدانە جاری دووەمی هەر نەرویجیەکان ئەو جوندیانیان کە لە ئەفغانستان بۆ مسلمان کوشتن چوو بوون کە گەڕانەوە دوانیان لێرە کتێبێکیان داناوە لە کتێبەکەیاڵێن حکوومەت غەڵەت و کێمەی نرد بۆ ئەوی مسلمانی ئوسولی بکوژین لە ئەفغانستانی خۆ مەراکرەکار لێرێ ئەمە چەندین معنا هەڵەگرێ معنایەکیانەوەی کە ئامادەین بیان کوژین فەرمو چێ ملیۆنە دۆلارمانەداتی بابی کوژی معنایەکی تریشی ئەوەیە ئێمە ئستعدادی وەشمان هەر هەیە کە بیکوژین کە هەموو مەراکرەکار مستحقی کوشتن ئەمە جگەلەوەی کە تەقیان لە خۆم کرد لە 25 دەی 2010 کەسەکانمان ناسی عینوانمان هێنا تەلەفۆنیمان هێنا درەسەکانیان بڵین لە یۆتۆبۆری لە سوید لە ئەڵمانیا لە هۆڵندا لە کەرکووک لە سلێمانی ڕسمی فۆتۆغرافیان ئەو ڕسمەشکە پارەکەی دابوون عدەدی پارەکەش بە سەفتەیی دیارە پارەکە چەندە هەمومان هێنان جا دوایی DNA یان زانی و جێپەنجەکانیان هەموو کەشف کردو دوایی ئینتیزاریان کرد هێنایانەوە هێنایان ئۆسلۆش داویتیان ئەدیلەکە کافینی و بڕخوا حەفیز